کوردستان لە هەموو ڕوویەکەوە ئێستا دەستپێشخەری هەیە، پێشەنگی هەیە، بە تایبەت گەنجەکانمان لە زۆر بەی بوارەکانیانی سوچێک نەماوەتەوە لە جیهانە کە یاخود پێشکەوتنی تیا ڕوویدا بێ گەنجی ئەمە پێی پێ نەبات. ئێستش گەنجێکی پێشەنگ لە بزنس و خزمەتگوزاری تەکنەلۆژیای گەشتکردن هەیە کە میوانی ئەمە ئەمڕۆم گەنجە بەهرەمەندە ئوسامە خۆشناوە کە خاوەنی بزنسە بزانین چی کردووە. بە خێراتی کاک ئوسامە. کاک ئوسامە بەخێر بێ، بەیانیت باش. وەسفێکی جوانی کرد هاژە، هەم ئیتەواوی گەنجانی کوردستان گەنجی زۆر بەتوانە و بە سەلیقەمانەیە ئێستا لە هەموو بابەتێک دەتوانن شوێن پەنجەیان بەڕاستی دیار بێ. ئەمەش ڤیدۆکەیەکی زۆر جوان و سەرنجڕاکێشە کاتێک کەسانێک دایانەوێت گەشت بکەن، ئەو کەسانێک کە زمانی دووەم و سێم نەزانن ڕەنگە کێشیان هەبێت لە کڕینی تکت، حجزکردنی ئۆتێل. ئێستا بیرۆکەکەی تۆ بەم شێوەیە ئەپلیکیشنێک کە دروست کردووە بە زمانی کوردی. بیرۆکەکە چۆن سەری هەڵدا؟ زۆر سپاس، خۆشحاڵم بخێر لە بەیانی بیستوسارم. ڕاستی من نزیکەی 7 ساڵ دەبێت لە دەرۆژیاوە، ینی هەم بەهۆی خوێندن هەم وەکو ژیان ئەوانە. لە ماوەی 7 ساڵاش زۆر گەشتم کردووە و ڕۆشت مەسەلەن بە وڵاتانی تر ئەوانە. زۆربەی ئەو گەشتانە زیاتر لە ڕێگەی فڕۆکە بووە. تۆ کە لە وڵاتێکی دەرەوە ژیان بێگومان ینی کۆمەڵە تەکنۆلۆژیایەکەیە کە تازە بڵاو بۆتەوە لە وڵاتانە ناسیاری پێی بێ و پشتی پێ بەستی بۆ گەشتکردن. یەک لەوانە مەسەلەن ئەپلیکیشن یان پلاتفۆرمێک بووە کە تۆ بتوانین لە ڕێوە بە ئۆنلاین بە کرێدیت کارت بە شێوازی تر پارە بدەی و گەشت بکەیت. کە هاتمەوە گەڕامۆن نزیکەی ساڵێک زیاتر بەر لە ئێستاکە سیرم کرد تەکنۆلۆژیای لای خۆمان نییە بەداخەوە. خەڵکی ئەمەش تا ئێستاکە لە شێوەی ترادیشناڵ یان شێوەی کۆن پشت بە ئۆفیسەکان و پشت بە کۆمەڵە شتێک دەبەستێت کە خەڵکێکی زۆر لە مەسەلەن 10 ساڵ زیاترە پشت پشتانە نابەستێ. ئیتر بیرۆکەی ئەوم بۆ هات باشە بۆ ئێمەش وەکو کورد وەکو خەڵکی خۆمان ئەپلیکیشنێکمان نەبێت کە خەڵکی ئێمە لە ڕێوە بتوانێت هەم کات و ساتی گەشتەکان و نرخەکان و ئەم شتانە کە لە کاتێک دەبوون منە 15 زیاتر تا نیو ساعتی پێدەچێت تا بزانێت لە ماوەی چەند ترکەیەک بزانێتن. بێزگەلەوەش کۆمەڵە تایبەتمەندێکی تر هەیە. تۆ بۆ نمونە زۆر جار دەتەوێت گەشت بکەی ناتەوێت کەسی تر بزانێ یان خصوصیاتێکی خۆت هەیە. ئەم ئەپلیکیشنە ڕێت بەوە دەدا کە مەسەلەن تۆ کاتەکانی گەشتەکەت پلانەکانت هەمووی لە ڕێوە دابین بکەیت. بیرۆکەکەلەوە سەری هەڵداوە بۆ سەرەتا. پشتیوان بەخواش تا ئێستاکەت لە قۆناغەشی زۆر باشدایە و گەشتە ئەنجامەی کە چاوەڕێمان دەکەێت. باشە سەرکەوتوو بن. مادەم ئەپلیکیشنەکە ئەوەندە لە خزمەت مرۆڤایەتیە کۆمەڵگای کوردیە کەواتە ناوی ئەپلیکیشنەکە چیا و چۆن بەکارهێنرێت تا ئێستا بەکارهێنەران و خەڵکی ئێمە ئاشنا بووە بە بەکارهێنانی یاخود زیاتر پشت بە بووکینە بەستن یاخود حجزکردنی هۆتێل و تکتی فڕۆکە و بەمانە بەستن کە لە ڕێی وەبسایت و سایتەکانی دەرەوەیە. بەڵێ زیاتر وەک کاک هەکار ئاماژەی پێدەیانی کەسێک کە زمانی دووەم و سێم نەزانێت تۆزێ ئەستەمە شارەزای ئەم دنیا بێ. بۆیە بیرۆکەی سەرەتا لەوە دەستی پێکرد کە بە زمانی کوردی بێ و ناوێکی کوردیشی هەبێ. چونکە زۆر جار ئێمە تەنانەت ئەگەر چەند تەکنۆلۆژیا شتیش کە دێتن لای خۆمان دروست دەبێتن بەداخەوە زۆر جار ناوێکی مۆرکێکی بیانی لێرن ڕاستە. بەڵام من بیرمان کردەوە کە هەم کوردی بێ و هەم لەگەڵ ئەوش بگونجێ بۆ نمونە. زۆر وشەی کوردی زۆر جوانمان هەیە کە من بتوانین ناوەکە ئەپلیکیشنەکانمان بدەین بۆ نمونە لە زۆر وڵاتی دەوروبەر ئەوانەی تر کە زۆر جار خۆیان پێشکەوتنیی تەکنۆلۆژیایی دەکەن ناویش مەسەلەن ناوێکی زمانی خۆیان لێ دەنێن ینی بۆ ئێمە جوانە بین. بۆیە بیرمانەوە کردەوە ئەپلیکیشنەکە وەم پلاتفۆرمەکە بەگشتی ناوی فڕینە. هەر بە فڕین جوانە سەرنجڕاکێشە ناوەکە. ڕاستە زۆر باشە دەست خۆش بێ. باشە ئێوە تەنیا خۆت خاوەنی بیرۆکەکە یان چەند کەسێکن بێکەوە ئیشتێدا دەکەن ئایا تا ئێستا ئەمە بووەتە بابەتێکی کردداری ینی کەسانێک هەیە لە ڕێگەم ئەپلیکیشنە ئوتێلی حەجز کرد بێ تکتی فڕۆکەی بڕی بێ تەنیا بیرۆکەیە خۆی لە ڕووی تەکنیشیەوە تەکنیشەکەیان تەبعاً ئیشێکی ئاسان نییە و ئێمە ناچاری مەسەلەن زۆر چکە تەکنۆلۆژیای ئەم وڵاتی مەسەلەن ئێمە هەم کوردستان هەم عێراقیش بەگشتی لە ئاستێکی وانەیە کە زۆر پشتی بێبەسترێ مەسەلەن تا ئێستاکە. بۆیە ناچار زۆر لە مەوزوعی تەکنۆلۆژیەکە پشتمان بە چەند کۆمپانیایەکی جیهانی بەستووە بۆ دابینکردنی چەند سیستەمێک مەسەلەن لە پلاتفۆرمەکە جێبەجێ بکرێتن. بەڵام ڕووکارەکەی ئەپلیکیشنەکە ئەوەی پلاتفۆرمەکە بەگشتی هەم خۆمانەی هەم کوردیە بۆ نمونە.
بیرۆکەل طبعا بدایەتی لە خۆمە دەستی پێ کرد و ئێمە تەنهانین سێ چوار برادری ترمان لەگەڵا ینی برادری نزیکی خۆم کە نزیکەی ساڵێک زیاترە ئیشی دەسە دەکەین بە بەردەوامی مثلەن کاک بەشدار کاک سەفوان کاک علی ینی کۆمەڵە کەسێکین هەم ئەوەی کە ئێمە کردومانە تقریبا زۆری تریش پێگومان بێت ئەم تەنهاوە ناوەم لەبیرە ئێستاکە ئاسان نەبووە بەڵام بە ماوەیەکی ئەوەی کە چاوەڕێ دەکرا گەیشتنەوە ئەنجامە باشە هەکار تۆ زۆرجار سەفەرەکەی پێشوەخت ئەگەڕی بۆ نمونە چەند مانگێک پێشەوەی کە بتێ بزانی تکتێک هەرزانە یان ڕاستەوخۆ کاتی سەفەرەکە دێت هەردوو حاڵەت هەبوو ئاژە هەندێک جار چونکە تو ئامادەکاریت کردووە مۆڵەتی خۆت وەرگرتووە لە دەوام هەموو ئەو بابەتانە زووتر بە دوای حجزکردنی تکت دەگەڕی وایە دوای هۆتێل دەگەڕی زام لە ئاپلیکیشنەکە من ئەگەڕێم بۆ نموناڵە بۆ مانگی سی داهاتوو تکتی ئەو وڵاتە هەیە بە سعرێکی هەرزان ئەمە لەوێت بەردەستە بێت بەڵێ بێگومان خۆی هەموو کۆمپانیایکی هەڵی ئاسمانی لە جیهاندا دایمەن جەدوەلێکی هەیە بۆ ئەم ساڵێک کە گەشتەکانی بۆ شوێنێ دەکا و لە سەمانگەی دەیکاتن ئەم جەدوەلە لە ڕێی سیستەمێکی تایبەتەوە کۆکراوەتەوە هی هەموو هێڵە ئاسمانیەکان و بە ئۆنلاین کراوە با بڵێن بۆ نمونە لە هەمان کاتە ریل تایم هەیە ینی لەم کاتێک کە تۆ چێکی تیکێتێکەکەی لە سیستەمەکەدا هەمان کەس ئەگەر مثلەن تیکێتەکە لەو ئەمریکا لە هەر وڵاتێشتر ببڕێ لای تۆ نامێنێ ینی ریل تایمە یەک لە تایبەتمەندیەکانە ئەوە بۆ نمونە تۆ دەتوانی دوو مانجیتر سیر کرد بزانە ئەو تیکێتەی ئەو گەشتێک کە دەتەوێت بیکەیت چ کاتێکە و چ کاتێک نییە یعنی ئەوە نییە زیاد بێ ینی ئۆڕێدی ئەو شتێکە هەیە مەوجودە لەوێندەر کاگوسامە وەک دەزانین زۆر جار تکت بڕین لە ڕێگەی کارتەوە دەبێت ماستەر کارتە ویزە کارتە هەموو ئەو کارتانەی دیکەی بانقیەکان کە هەیە بەکاری دێنین بەڵام لە هەرێمی کوردستان دەزانین ینی ئێستاش زۆرێک لە خەڵکی هەیە هەژماری بانکی نییە ینی واتە کارت بانکی نییە ئەگەر بیاوێ لای ئێوە مەسەلەن حجزی بکە چۆن دەتوانێت ئەمە بکە ئایا بە کاش دێ پارەکە دەدا یاخود ئێوەش هانی خەڵی دەدەن کە کارت بانکیان هەبێت پێمان وابوو ینی هەلک سەرەتاوە کە کوردستان بەگشتی بەرەو قۆناغێشتە دەڕوا کە بە دیجیتالبوونی زۆربەی سێکتەرەکانە یەک لەوانە سێکتەری بانقیە و ئەوەی کە ئێمەش کردومانە ینی لە سەرەتاوە گەشتبوون ببووی کە یەک لە مەسەلەن ئەو کارانەی کە سەرۆکی حکوومەتیش زۆر کاری لەسەر کردووە ینی باسی لێوە کردو بە دیجیتالبوونی بانقەکانە بە دیجیتالبوونی مەسەلەن وەرگرتنی سەلەری و کۆمەڵە شتێکە بۆیان پێمان وابوو کە کوردستان بەرەبەرە بەرە ئەو قۆناغە دەڕوە کە هەم سیستەمی بانقی هەم مەسەلەن سێکتەرەکانی تر بە دیجیتال دەبن بۆیە لەو قۆناغە ئێمە لەوانەیە لە ئێستادا تا ڕادەیەک لەوانەیە ڕێژەی دانیشتوانی ئێمە کەم بێ لە ڕووی کردنەوەی باشە بەڕێگەی فاست پێ ئەتوانن بەڵێ بەڵێ بێگومان بەڵێ ینی بێجگە لە فاست پێ کۆمەڵە شێوازێشتری پارەدان هەیە ئێستاکە ینی ئەوان سیستەمە نابانقیەکان با بڵێن فاست پێ ناسوڵەتە کۆمەڵێک لەو کۆمپانیانە لە هەمان کاتدا پێمان وایەوە خۆشمان بینیومانە لە ماوەی پێشوو کە خەڵکێکی زۆر ئێستاکە حساب بانقی دەکاتەوە چکە گەیشتە قۆناغێک ئەمە پشت بە مارکێتێکی تقریبا گلۆبال دەبەستین بۆ کڕینی هەتا سنجلوبەرێک یان کۆمەڵە شتێشتر ڕاستە باشە کاگوسامە کاتێکە ساڵانە هایتێکس ئەنجامەدرێت لە جیهان کۆمەڵی گەنجی بەهرەمەند دەرەخرێن لە هایتێکس بەشدار بوون و سەرۆکی حکوومەتیش سەردانیش سەکۆی ئێوەی کرد چۆن هەڵسەنگاندنی کرد بۆ کارەکەتان ڕاستی ئەمە هەر بڵاوکردنەوەی ئەپلیکیشنەکەشمان هەل لە یەکەم ڕۆژی هایتێکس بوو چکە یەکان ژیر بوو لەگەڵ ئەوە ڕاستی زۆری پێخۆش بوو ینی کە شتەکەی بینی بە زمانی کوردیە و ینی ئێمە شاشەیەکمان دانا حتا لای تێکس لەوێ تاقی کردەوە شتەکانی بینی خۆی ئەوانە و کۆمەڵە پرسیارێکی لەسەرەوە کردی ئایا ینی سیستەمەکە نێودەوڵەتیە وتم بەڵێ نێودەوڵەتیە بۆ هەموو شوێنێ بتوانی و 24 کاتژمێر هەیە و شێوازەکانی پارەدانمان زۆرە ینی پرسیارەوە کرد کە بە شێوازی پارە بدرێ مەسەلەن ئێستاکە مان کە مەسەلەن سیستەمە باقیەکان جگەلەوە ئەو شێوازانی تری پارەدان کە ئێستاکە هەیە هەمووی تێدا مەوجودە ینی زۆر خۆشحاڵ بوو بەوە تایبەت کە بە زمانی کوردی و بە کوردی کراوە کاک ئوسامە خۆشناو زۆر سپاس بۆ تۆ کە بەم بەیانی لەگەڵمان بووی بۆ هەموو کارێکی باش ئێمە دەستخۆشیمان هەیە و ئەم کارەی ئێوەش بەڕاستی یەکێکە لە کارە زۆر باشەکان بەتایبەت کە گەنجانی هەرێمی کوردستان دەبینن بەم شێوازە هەمومان پێویستە پێی دڵخۆش بین
و ئێمەش لە کوردستان 24 بەردەوام دەرگامان بۆ ئەو بیرۆکە نوێیانە کرایەوە. سپاس سەرکەوتوو بن بە هیوای بەردەوامی. خێر بێن. سلام.